بسم الله الرحمن الرحيم. بناوی خوای بەخشندە و میهرەبان، برایانی ئازیز و خوشکانی بەڕێز لە هەر شوێنێکن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بەرژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تری بەرنامەی زانستی میرات بە خزمەتتانەگەینەوە بۆ باسکردنی بابەتێکی تر لە بابەتە هەستیارەکانی میرات، بە ئومێدی ئەوەی بتوانین سوود و قازانج بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگێنین. خۆشەویستانم، لە بەرنامەی ڕابردوودا باسی ئەو مرۆڤانەمان کرد کە مەفقودن و دیار نامێن. ئەوەی کەما بوو لە بەرنامەی ڕابردوودا تەواوی کەین چەند یاسایەک لە شێوازی حەلکردنی میراتەکەیان، و لە بەرنامەی ئەمڕۆژدا ئەو پرسیارانەی کە ئاڕاستەی مامۆستای بەڕێز و خۆشەویست جەنابی مامۆستا لێرگەرمیانیەکەین ئەوەیە منداڵ کاتێک دێتە دایکەوە لە دێتە ژیانەوە، ئەم منداڵە هەندێک جار بەدەستی خۆی نییە لە دایک و باوکێک هاتۆتە دنیاوە کە بە زینا چوونەتە لایەک، خوا پەنامان بات. ئایا منداڵی زینا لە شەریعەتی پاکی ئیسلامدا چۆن حسێبی میراتی بۆ کراوە؟ ئایا میرات ئەبات و ئایا کێ میراتی لێ ئەبات؟ و ئەو منداڵی کە لە باوک و دایکێکی شەرعیە کە پێوترێ وەلەد اللعان، بەڵام باوکەکە ئینکاری لێ ئەکات، ئایا ئەو منداڵە چۆن میراتە بات؟ واروەها ئەو منداڵی کە ئەدۆزرێتەوە کە بەداخەوە ئەمڕۆ زۆر جار منداڵ ئەدۆزرێتەوە، یان لە نەخۆشخانەکان جێڵن یان لە شوێنەکان فڕێدەن، کەسێکی تریش دێ هەڵێگرێتەوە، ئایا ئەم منداڵە میراتی لە شەریعەتی ئیسلامدا چۆن باس کراوە؟ ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی ئێوەی بەڕێز و چەند پرسیارێکی تریشکە لە ئاسنای بەرنامەکەدا دروستە بێت. ئاڕاستەی میوانی هەمیشەی بەرنامەی میراتەکەین جەنابی مامۆستا لێرگەرمیانی بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشە بە خێرات نیەکەم. مامۆستا گیانی خاڵێت ڕازی. مامۆستای بەڕێز دیارە لە بەرنامەی ڕابردوودا لە باسی میراتی ئەو کەسانە بووین کە مەفقودن و نەبن، گەشتینە باسی شێوازی حەلەکەیان و دەرکردنی جامیع لە بابەتی ژمارەی مەسئلەی میراتەکەیان. ئەو بابەتەمان تەواو نەکرد، پێم خۆشە جەنابەت لێرە لە سەرەتای بەرنامەکەوە ئەو بابەتی لە بەرنامەی ڕابردوودا دەستمان پێ کرد، تەواوی بکەین ئینشاءڵڵا دوای بچینە سەر بابەتی تازە لە بەرنامەی ئەمڕۆدا. خوافتە مۆسەیە. الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. پێشە موشە داواکەم لە خوا بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی ئیخلاس و سەواب هەموو لایەکمان ببەخشێت. خوای گەورە پاداشتی ئەم لایەنە بداتەوە کە ماندوو بوون لە ماوەی ئەم بەرنامە لەگەڵمانە. خوای پەروەردگار بیکا بە زەخری بۆ قەبر و قیامەتی هەموو لایەکمان. خوا پاداشتی هەر بینەرێک هەر بیسەرێک بداتەوە کە لە ماوەی ئەو بەرنامە لەگەڵمانە. ئامین یا رب العالمین. مامۆستا گیان لە بەرنامی پێشوەکو جەنابەت ئاماژەت پێ کرد کە ئێمە باسی ئەومان کرد میراتی ونبوو و ڕای زانایانمان ئیشارەت پێ کرد کە چەند ساڵ چاوەڕوانەکەن و هەندێک لە زانایان 90 ساڵی دانیا و هەندێک 70 ساڵ، هەندێک ئیمامی ئەحمەد کردی بە دوو بەشەوە سەفەرێکە غالبەی ظن زۆری گومانەوە بێ کە تیا چوو بێت 4 ساڵی دانابوو دایە قاضی ئیشتیا دەکات، بەڵام ئەگەر سەفەرێکی خوێندن بێ یا سیاحە بێ یان بازرگانی و تجارە بێت ئەوە یەکێ لە ڕێیەکان 90 ساڵی دان ڕێیەکی کەشەوەتانە ئیشتیادی دوای دراست و بەحثی قاضی ئیشتیادی قاضی یەکلای ئەکاتەوە. هاتینە سەر ئەوەی کە ئێمە ئەم بابەتە چۆن حەلکەین، شێوازی حەلکردنەکەی کە وتمان بۆ هەندێک مامۆستای بەڕێز مراجعەکردنە و بۆ هەندێک تەڵەبەی علمیش ئینشاءالله بە قوتکردنیانە. یەکەم دائما ئەو حاڵەتانەی کە دوو گریمان دوو احتیمال هەڵەگرێت، ئێماڵین جاریەک وادائەنێن زیندووە، ئەمە یەکەم جاردا ئەنێن وەکو هەموو میراتی یەک مەسئلەیە و کەسێکی زیندوو حەلیەکەین. ئەممان دانیا گریمانی دۆمەوەتانێ بە گریمانی مردوێتیش حەلی ئەەکەین. جا هەر کاتێک لە بینی ئەسڵی مەسئلەی یەکەم و ئەسڵی مەسئلەی دووهەم، بنچەی یەکەم و بنچەی دووەم، ژمارەکە یەک ژمارە بوو، ئەسڵی ئەمە 12 بۆیش 12 بوو، جامیعەکە 12ەیە، 24 بۆ 24 ئەوی 24ە. بەڵام ئەگەر بێت و دوو ژمارە دەرچوو من نەتوانم بە هیچ شێوەیە ژمارەیەک نەبێ تەقسیم کەمە سەریانە، ژمارەیەک نەبێ دابەش بێتە سەریانە، ئەوە ئەیاندەم لە یەک، ئەم فی ئەوەکەم 7 و 8 ئەڵێم 7 کەڕە 8 3 و 5 ئەڵێم 3 کەڕە 5 جامع بەمە دەرەچێ. بەڵام ئەگەر کابوو مماثلە وەکو یەکەن هەمان ژمارە
ئەسڵی مەسەلەی لە نمونونەکان بە جوانی ڕوونەبێتەوە ئەگەر ژمارەکان تەباین بوو دوور بوون لە یەک ژماری هاوبەشیان نەبێت تەقسیم کرێتە سەریان ئەیاندەم لە یەک ئەم فی ئەو ئەەکەم جامع دەرەچێت ئەگەر بێت و ژمارەیەک هەبێت کە موافقی پێوترێ بۆ نمونە 6 و 2 ئەڵێم 2 لەسەر 2 1 6 لەسەر 2 3 12 و 4 قبوڵی ئەکات 15 و 5 کەوا 5 مایە 5 لەسەر 5 1 15 لەسەر 5 3 ئەکا ئەم کاتە ئەوەی کە ئەو ژمارەی کە دەرەچێت لەم 5 لەسەر 5 ئەسڵی مەسەلەی یەکەم بوو یەک ناکە ئەیخەمە سەر مەسەلەی دووەم 15 لەسەر 5 مەسئلەی دووەمە 3 ناکە ئەیخەمە سەر مەسئلەی یەکەم تا خوار فی ئەەکەم زەربی ئەەکەم مەسەلەکەم حەلە بێ ئەمەی کە گرنگە لێر ئەم قسەیە من کە بە گریمانی مردوو حلم کرد بە گریمانی زیندویش حلم کرد نەتیجەی مردووەکە دانێم هەر جیاوازیە لە بینیان بوو تەوزیعی ناکەم ڕایەگرم دای ئەنیم تاوەکو حاڵی ونبووەکە یەکلانە بێتەوە ئەم پارە ئەم سەهمە ئەم بەشە دەستکاری ناکەم بۆ نمونە ئێستا ڕۆمە سەر نمونەیەک مامۆساگیان ئافرەتێک مردووە خوالیان ڕازی بە ئیشەکان ئاسان کرد لە پاشی بەجێ ماوە مێرد دوو خوشک برایەکی ون بوو دائما یەکەم جار دەست ئەکەن بە حەلکردنی ئەڵێن بە گریمانی زیندوێتی هەر وەک ئەوە کە لابە هیچ بینەری بەڕێز مامۆستا قوتابی علم ئەمە لابن مێردێک دوو خوشک و برایەک دوو خوشک لەگەڵ برایەک ئەمە زیندووە براکە بە گریمانی مێرد ئەگەر ئەولاد نەبوو نیوەی ماڵەبات دوو خوشک و برایەک للذەکەری مثل حظ الأنثيين مەسئلەکەم لە چەنە لە دووە یەک بۆ مێردەکە یەکیش بۆ دوو خوشک و براکە کەوا بوو یەک دابەش نابێتە سەر چێن سەر چوارە ئەڵێم ئەم مەسئلە لێکدانی چوار یەکەم چوار کەڕە یەک چوار وایە ئەوە چوار بۆ مێردەکە چوار کەڕە یەکی کەش هەر چوار هەموو جارێ وتومانە ئەو ژمارەی کە ژمارەکە چەندێک بوو لێکدانی ئەوە یەکەم دوو خوشک و برایە بێت ئەبنە چوار براکە دووە دوو خوشکەکەش دوو کەوا بوو ئەسڵی مەسەلەکەم لە دوو بوو یەکی بۆ ئەم بوو یەکێ ئەو چوارەی کە ئەڵێم دوو خوشکەکە دوون براکەش لذەکەری مثل حظ الأنثيين بوو بە دوو کەوا بوو چوار کەڕە دوو هەشت ئەسڵی مەسەلەم بوو بە هەشت چوار کەڕە یەک چوار مێردەکە چواری برد لە هەشتەکە نیوەی ماڵەکەیە نسڵ چوار کەڕە یەک بۆ دوو خوشک و براکار خوشکی یەکی برد دووی ماوە بۆ براکە ئێستا لێرەیش کەوا بوو چیمان کرد ئێمە مامۆساگیان مەسئلەکەم بوو بە هەشت ئەمە وازی لێهێنم لەولاوە تەماشاکە ئەمە بە گریمانی چی بوو زیندوو بوو ئەمە بە گریمانی زیندوو واز لەمە دیانە دانێ ئەچون بە گریمانی مردوو کاو بوو بەس دوو خوشکە براکە نەماوە مێردێک لەگەڵ دوو خوشک مەسەلەکەم بە هەمان شێوە لە دووە یەک بۆ مێردەکە بۆ دوو خوشکەکە یەک ماوە تۆڵی خمامەسا یەک قبولی ناکە ئەڵێم کاوا بوو دوو خوشکەکە ئەدەم لە دوایە ئێو کاتە تۆڵی مامۆسا کە دوو کەڕە یەک هەردوو ئەمیش دوو بوو وا بوو ئەو کاتێڵی باشەمە چی لە هاتێمە مامۆساکیان یەکسەر وتم لە 6 حەلم کرد و کێشەم نەما نیوەی 6 سێیە چەنی ماوە وایوانە نیوەی 6 چەنە سێ ئەی باشە دوو خوشک دوو لەسەر سێ ئەبن برایان لەگەڵانێتە عەسەبە بن ئێ باشە 6 چەند دووی تایە سێ دووی خوالێت ڕازێت دوو لەسەر سێ دوو لەسەر سێکەی چوارەکات کەوا بوو هەر خوشکی دوی برد ئەم خوشکە دوو ئەو خوشکە دوو ئەمە چوار ئەی مێردەکە لە 6ەکە چەندی برد سێ بوو بە حەوت عالەت ئیدەن کەوا بوو لێرە ئەمە قسەکەم لێرە نمونە یەکەمم لە هەشت بوو نمونەی دووەمم لە حەوتە حەوت و هەشت ژمارەیەک نییە لە بینیانە تامن بڵێم نەوەکو یەکن مماثلە بێ نەتەوافقی شەڵێم حەوت کەڕە هەشت بوو بەچی جامع 56 کرد حەوت کەڕە هەشت 56 کرد ئێستا مامۆسا با من و تۆ لە 56ەکەوە دەست پێ بکەین 56 ئەگەر زیندوو بێ نیوەی 56 چەنە 28 ئەوەتانێ لە دەسەڕاست ئەو 28ەکە ئەوە بە حسابی 56ەکە حەلمان کردووە ئەی ئەگەر ئین بێت مردوو بێت ئەم لێرە کەوتمان نیوەی 58 هەشت کەڕە سێ ئەکاتە و کاتە بۆ لەبەر ئەوەی نیوەی نەبردووە بە کاملی نیوەی لە حەوت بردووە سێی لە حەوت بردووە ئەی ئەمە بەچی من دەرەچێت ئەو هەشتەی کە لەسەرەوە دامنیاوە ئەڵێم هەشت کەڕە سێ هەشت کەڕە سێ ماوەسە چەند ئەکات 24 ئێستا ئەم قسە موهیمە ئەگەر ئەم کەسە مرد بێت 24 ئەبات لە 56
ئەگەر زیندوو بێ 28 بە چونکە بۆ سێەکەی لە حەوت بردووە نیوەی 6 نییە ئەمە عالن کاوا بوو 24ەکە جیاوازی لە بینی 28 و 24 چەنە ئەم چوارە ئەبێت تەوزیعەکە بداینێ ئەگەر زیندوو بوو ئەیدەمێ مردوو بوو نایدەمێ کاتی دووارەت خوالت ڕازی بێ باشە هەشکە ڕەدوو 16 ئەکات ئەی ئەمە لە حاڵەتی مردوەتی 16 ئەبات خوشکە هەر خوشکێ 16 ئەبات ئێ لە حاڵەتی زیندوێتیە چەنە بن حەوت هەر خوشکێ براکە 14 ئەبات کەوا بوو دیاوازی لە بینی حەوت و 16 چەنە نۆ حەوتەکەی ئەدەمێ نۆکە واز لێنم هەڵەگرم خوالت ڕا هەر خوشکی حەوتی ئەدەمێ نۆی خەم بەولاوە کەوا بوو دوو نۆی لەگەڵ چوارە چەنەکە مامۆسەگیان نۆ و نۆ هەژدە و ئەم 22 دائەنێ ئەم 22 دائەنێ ئەگەر بێت و ئەم کەسە زیندوو بوو 24ەکەی بۆ کەمە 28 حوتەکان وە خۆی مێنێتەوە ئەو چواردەی کە ماوەتۆ ئەیدەمە براکە هەر زیادەکە هەڵەگرین و بەس ئەوەیە زیادەکە هەڵەگرن تا حاڵی یەک لە ئەبێتەوە ئەجا ئەمە نمونەی چی بوو مامۆستا تەباین بوو ئەم نمونەی کە ئێستا لە بەردەستمانە گەر یارمەتیمان بدەن کەسێک مردووە ژنێکی بەجێ ون بوو عەفوەن ژنێک دایک برایە کوڕێکی ون بوو ئێستا ئێمە لە یەکەم ڕۆژ ئەڵێن ئەگەر کوڕ هەبوو براوە خوشکی چ نابن ئەم کوڕە دیاری نییە ئەم کوڕە ڕۆشتووە بۆ ئەوڕۆپا و دیاری نییە ئێستا کە باوکی مردووە دایکی لە ژیانە دایکی ئەم کاکاوبوو ژنی مردووەکە ئەکات داپیری لە ژیانە دایکی مردووەکە ئەکات برایەکیش مامۆستا پرسیارەکەم بۆ مراجعە ژن دایک کوڕ برا ئەگەر ئەم کوڕە لە ژیانە بێ برای بات نایبات کوڕی مردوو هەبوو برا نایبە ئیدەن کاوا بوو ژن یەک لەسەر 8 با لەبەر کوڕەکە زیندووە دایک یەک لەسەر 6 با لەبەرەوەی کوڕی هەیە کوڕەکەش عەسەبەیە باقی ماڵەبات مەسئلەکەم یەک لەسەر 8 بۆ ژنەکە یەک لەسەر 6 بۆ دایکی باقیەکەی بۆ کوڕەکە دیارە یەک لەسەر 8 و یەک لەسەر 6 لە هەر نمونەیەک بوو 24ەکە 24 چەند هەشتی تایە سێ ئەوە ژنەکە سێ برد دایک یەک لەسەر 6 چەند شەشی تایە 24 چوار هەفتەی ماوە بۆ کوڕەکە ئەم مەسەلەم لە 24 حەلکە ئەم بە اعتیباری چی بوو زیندوو براکە بێ بەشە ئێستا ئەمە لابین براکە دانی باشە کەوا بوو کوڕ نەبوو دایکەکە لەسەر 8 چوو بۆ یەک لەسەر 4 یەک لەسەر 4 لەبەرەوەی کوڕی نییە ئەوە برای مردووە دایکەکە بوو بە یەک لەسەر 3 لەبەرەوەی کوڕ وای لێ کردو یەک لەسەر 6 بنێ کوڕەکە نییە براکە عەسەبەیە یەک لەسەر 4 و یەک لەسەر 3 لە هەر نمونەیەک بوو 12 مەسەلەکەم لە 12 چەند چواری تایە 3 چەند سێی تایە 4 باقیەکەی 5 ئێستا لێرە 24 و 12 ئەسڵی مەسەلەی جامع لەمە دەرەکەم 12 چەند 12 تایە یەکەکە خەمە سەر مەسەلەی یەکەم 24 چەند 12 تایە دووەکە خەمە سەر ئەم تا خوار لێک یەدەین مەسەلە حەلێ بەس ئێمە دایمانتوان لە جامع یاسایەکە بینەری بەڕێزەمە بزانێ من بەشی مردوو دائەنێم لەژێر جامع ئێستا بەشی مردوو دانێم ئەڵێم 2 کەڕە 12 24 ئەسڵی مەسەلە 2 کەڕە 3 6 2 کەڕە 4 8 2 کەڕە 5 10 کەوا بوو جیاوازی لە بینی 6 و 3 سێم جیا کردو جیاوازی لە بینی 8 و 4 4 لە کاتی زیندوێتیە 4 برد لە کاتی مردوێتە دایکەکە 8 برد 4 بۆ ئەزنێنم حەفدەکەش نییە کوڕەکە چونکە 7 و 0 حەفدەکە بە کاملی ئەوێ دانینێمە کاوا بۆ ئەم حەفدەکە بە کاملی دانێم کۆی ئەوەی کە کۆیەکەم و حەفدەیە کوڕەکە بێبەش بوو لە یەکەمە لە دووهەمە 2 کەڕە 5 10 دەمان دانیاوە بۆ ئەم برا لە حاڵەتێکە کوڕی مردووەکە مردبێت کاو دەکە هەمووی هەڵاگرین چونکە زیندوو بە هیچ نابات کۆی ئەوەی کۆمان کردو مامۆستا 3 و 4 حەوت 10 حەفدە ئەم حەفدە دائەنین کوڕەکە گەڕاوە ئەیبات نەگەڕاوە وتیان مردووە دەی بۆ براکەیە ئەو کاتە سیەکەی بۆ ژنەکەی چونکە بۆ ئەگەر کوڕەکە مردوویەک لەسەر 4 بات سێم پێداوە سێکێ دەمێ دایکەکە 4 پێداوە خۆی 8 بات 4 کەشێ دەمێ ئەمە لە حاڵەتێکە ئەمە چی بوو موافقە بوو نمونەی ئەخیرمان مماثلەیە مامۆسایگیان ئەم نمونە مماثلە مانای چییە کەسێک مردووە ئافرەتێک مێردەکەی لە ژیانە کچێکی کوڕی هەیە یعنی بنت و ئیبن کچی کوڕ خوشکێکی هەیە برایەکی ون بوو ئەمە هەر چوارەکەیدا ئەنێ محالیەکەم مێرد مناڵیتیانە بوونە کچی تیا بوونە کوڕوایە تۆڵی مامۆستا نا چی تیا بوو ئەمە کچی کوڕە کچی کوڕە تۆی شەڵەی چی بوو مێرد کچێکی کوڕ خوشکێک برایەکی ون بوو ئێ باشە
کابوو مێردەکەیەک لەسەر چواری برد بۆ لەبەرەوەی کچی کوڕەیە ئەم بەگەریمانی زیندوو خوا لێت ڕازی بێ خوشک بێبەش کرا لەبەر چی لەبەرەوەی ئەمە کوڕی هەیە باشە کەوا بوو یەک لەسەر چوار کچی کوڕ بێبەش کرا خوشک بێبەش کرا لەبەر کوڕەکەی ئێ باشە مامۆستا یەک لەسەر چوار تەنە ئەڵە مەسەلەکەم لە چوارە یەکی بۆ بۆ مێردەکەیە سیانیش بۆ خوا لێت ڕازی بێ کاو ئەمە چوار ئەی باشە مێرد کچی کوڕ خوشکێک کوڕەکە مردووە ئەم جارە بۆ یەک لەسەر چواری برد ئەم جار مێردەکە هەر بە هەمان شێوە ئێمە وتمان لەبەر چی لەبەرەوەی کچی کوڕی ئەولادەیە خوشکەکە بوو بە عەسەبە مەع الغەیر کوڕەکە بێبەش بوو یەک لەسەر چوار یەک لەسەر دووە لەسەر چوارە یەک لەسەر چوار یەکی بۆ مێردەکەیە دوی بۆ کچی کوڕەکەیە یەکی بۆ خوشکەکەیە باشە نمونەی یەکەمان چوار نیە مامۆستاگیان ئەی نمونەی دووەم چوار جامعەکەش لە چوارە هەموو جارتمان هەر کاتیە ئەسڵی مەسەلە یەکەم ئەسڵی مەسەلەی دووەم یەک ژمارە بوو جامع لەو ژمارەیە ئەم نمونە لە هەردوو حاڵاتە بگەڕێتەوە نەگەڕێتەوە مێردەکە یەکەبا لە چوار ئەوە یەکی خۆی برد سێەکەی دائەنین باقی کوڕ گەڕاوە هەمووی ئەبات کوڕ نەگەڕاوە کچی کوڕەکە دوی ئەبات خوشکەکەی یەک ئەبات آخر نمونە کە لەوە ئەچێت لە هەر سیانی قورستر بێت بەڵام لەبەرەوەی ئەم بابەتە خۆم بە قەسەد حەزم کرد نەختی ئەگرنگی بدەمێ دیارەی خوێنیت وایە تۆ بڵێنەوە پیاوێک مردووە ژنێک لە پاشی بەجێ ماوە ژنێک برایەکی دایکی هەموو جار و تومانە بۆ وتم علمی مێرات بۆ ئاسانە لەبەرەوەی هەموو جار ئەتمان کاکە ئەولاد نەبوو ژنێک لەسەر چوارە ئەولاد هەبوو ژنێک لەسەر هەشتە کاو لێرە ژنێک برایەکی دایکی برای دایکی یا خوشکی دایکی یا یەک لەسەر شەش یەک لەسەر سێ یەک دانەبوون یەک لەسەر شەشە کوڕێکی مام عەسەبەیە کوڕی مام چەند دوورە کچێکی کوڕی ون بوو یعنی کچێکی کوڕ کە ون بووە با بێم هەر چوارەکەی دانێم ژن برایەکی دایکی کوڕی مام کچی کوڕ ئێستا لێرە ژنەکەیەک لەسەرشمان بۆ پێدا لەبەرەوە کچی کوڕەیە کوڕی مام بوو بە عەسەبە کچی کوڕ هەبوو یا کچ هەبوو یا کوڕ هەبوو برای دایکیش نابات مەسەلەکەم یەک لەسەر هەشتە کچی کوڕەکە نیوە ئەبات ژنەکە یەک لەسەر هەشتە بات کوڕی مام عەسەبەیە هەر کات یەک لەسەر هەشت کۆ بۆ لەگەڵ یەک لەسەر دوو مەسەکەم دیارە هەشتە یەک لەسەر هەشت هەشت لەسەر هەشت یەک یەکی بۆ ژنەکەیە کچی کوڕەکە نیوەی ماڵە باش و کەگە یەک دانەبوو نیوە ئەبن نیوەی هەشتەنە چوار ئەمە بوو بە پێنج باقیەکەی کوڕەکەی مامەی با کەسەیە ئەمە گریمانی زیندوو دامنیاوتەوە نمونێ هەدیان بۆ گریمانی مردوو کێ مردووە لێرە کچی کوڕەکە مردووە کابوو ژنەکە بوو بە یەک لەسەر چوار ئەولاد نەما برای دایکێکە بردی لەبەرەوەی کچەکە وای لێ کرد بوو حەجبی کات یەک لەسەر شەشە کوڕەکەی مام هەر بە عەسەبەیەتی ماوە هیچ نی حەجبی کات کاوا بوو ئەمجار یەک لەسەر چوار یەک لەسەر هەشت مەسەلەکەم لە دوانزەیە دوانزە چەند چواری تایە سێ چەند شەشی تایە دوو باقیەکەی حەوت ماوە بۆ کوڕەکەی مام هەشت و حەوت مامۆستا عەفوەن هەشت و دوانزە هیچ ژمارەیەکێ تەقسیم کرد هەردووکیان هەشت لەگەڵ دوانزە باشە من پرسیارێکم ئایا دوانزە لەسەر چوار چەنە سێ سێکە دوانزەکە ئەسڵی مەسەلەی چەنە دووە دوانزە لەسەر چوار سێ سێکە یعنی خەمە سەر ئەسڵی مەسەلەی یەکەم هەشتەکە لەسەر چوار دووە دووەکە خەمە سەر مەسەلەی دووەم هەر ئەمە بۆ ڕەندی دوو کەلیمێ لێک تا خوار لێیدا تەقسیمیکە ئەمیش عەفوەن فیکە لێکدان ئەمیش لێکدانی کە نەتیجەکە دەرەچێت ئێستا دوو کەڕە دوانزە 24 سێ کەڕە هەشت هەر 24 ئەسڵ جامعەکەم 24 دوو کەڕە سێ چەندەکە مامۆستا شەش گریمانی مردوو دوو کەڕە دوو چوار دوو کەڕە حەوت چواردە کەوا بوو ئەگەر بێت و ژنەکە زیندوو بوو سێ ئەبا ئەگەر مردوو بوو شەش ئەبا ئەم پەیوەندی تێ مامۆستاگیان پەیوەندیمانەیە مامۆستاگیانەکە ئیجازەمان فەرموو باوکی زانا بەڵێ فەرموو السلام عليكم مامۆستا گیان عليكم السلام ورحمة الله وبركاته بەکەراتی مامۆستا دێرەکەم زەمە منتانم خابێویکە یا ڕەبی مامۆستا سوالێکم هەیە بەس پەیوەندی بە وەرەینەوە نییە بە میراتەوە بە ئی نەخۆشەوە هەیە هەر پارەیە ئەگەر وڵام بێتەوە گەلێ مەمنونم گەلێ مەمنون پرسیارەکە پەیوەندی بە میراتەوە نییە بە پەیوەندی بە میراتەوە بەسەر پارەیە ئی نەخۆشە
مشکلەی تیا هەیە ئەمە پرسیارم زۆر لە خەفەتی لێ پرسیارەکە بکەگەر مامۆستا لەسەر فەزلی خۆی وەڵامی دایتەوە. خێزانم نەخۆش بووە 2 ساڵە بێت نەخۆشی خەسانیەوە ئەنجا بەس تۆزی سەوتی ئەو بەڕێزە زیاد کە من گوێم لێ نییە. هەبووە بۆی کراوە لە کۆمپانیەکە ئەنجا خوشکەکەی باوکی زانا خێزانەکەم منەوەستم ئەو پارەیە وەرەگرم و بۆی دێنم تم بەسەر چاقەیەکێکا من شتای بۆنی خێزانم نەخۆش ئەو پەیوەندیە دەنگی باش نایەگەر برایانی کۆنتڕۆڵ چوو وەریگرت کاک باوکی زانا دوای بەرنامەکە تەلەفۆن کەژێتێنە لە پرسیارەکەت حاڵی نەبوو بەوەی سەوتەوە نازانم خەتای لای ئێمەیان خەتای لای جەنابتە. مامۆستا گیان ئەڵێم خێزانم نەخۆش بوو عەمەلیات بوو نەخۆش خەسانە هیوا سەوتت زۆر بەرز نییە حاڵی نابم لێت باوکی زانە. مامۆستا خێزانم نەخۆشی خەسانە هیوا بووە. خێزانت بەڵێ نەخۆش بوو عەمەلیات بوو ئەنجا نەخۆش خەسانە هیوا بووە. بەڵێ ئەنجا پارەمان زۆر یاسەر بوو کۆمپانیایەک لە ڕێی زانسیارێکەوە پارەکەی بۆتە خاکردنی خوشکی خێزانەکەم قوتی من ئەچم ئەو پارەیەکەم بە لە ڕێی تەقریری پزیشکیەوە. بەڵێ ئەنجا پارەکەی وەرگرت لە سەپارە بوو دوایی کە وەریگرت قوتیمەی نایە کەچی پارەکەی نیوەی ڕاستی لە خێزانەکەم ستان بە زۆر هیچ دەنگم نەکرد قەی ناکە ئایا حرامەتی یان نایتر یعنی خوشکی خێزانت پارەکەی بۆ خۆی هەڵگردووە. بەڵێ خوشکی خێزانت نیوەی پارەکەی بۆ خۆی هەڵگردووە. ئارە وەڵا بە نابدڕی من ناڕازی بەستم قەی نامەدەخشی دەنگم نەکرد خێزانم نەخۆش من کوشتی بڕابوو لە بەرەوەی تر هیچ دام نەکرد. ئینشاڵڵا وەڵام تەداتەوە مامۆستا بەیزی خوای پەروەردگار باوکی زانە. سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی زانە. باوکی محەممەد بەڵێ فەرموو. سلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا دەستخۆشی و بەنامەتان لێ دەکەین. خوالت ڕازی بێ باوکی کاک محەممەد. بەڵێ مامۆستا ئەم پرسیارێکمە بوو. فەرموو. ئەمە چوار خوشک و چوار برایانێ مامۆستا ئەو ساڵە باوکم ئەمری خۆی کردووە. بەڵێ ئەنجا سێ پارچە عەرز و زێخانوەکی هەبوو لە گوندی. بەڵێ سێ ئەرزی هەبوو. سێ عەرزی هەبوو لەگەڵ زێخانوەکی. بەڵێ ئەنجا ئەمە بڵێن ئەو سێ عەرزە بەش نەدەکرا بڵێن هەرێکە پارچە عەرزە کوانە حتا برایەکم بەشینی لە من کڕیەوە بەشینی لە من کڕیەوە بە 50 وەرەقەی. بەڵێ بڵێ ئەم گوتم کاکە لەو سێ عەرز و ئەو زێخانۆی حەچی لە گوندی هەیە ئەمە لێ دەچمە دەرێ بۆ ئەوەندەی. بەڵێ من دوای بڵێن پاشی 2-3 ساڵان 4 ساڵان بابم بە ڕەحمەت بێ لەگەڵ ئامۆزەکانی و ئامۆزای بابم عەرزەشکیان هەبووە. ینی دوایی بۆتان دەرکەوتەوە ئەرزی تری هەیە؟ ئەمن بەخۆم نەمزانی و عەرزی تری هەبوو بەڵام دوای دەرکەوتووە عەرزی تریش هەبووە. ئێستا ئەمن لەو عەرزەی دەمکەوێ یان ئەمە گومانم هەیە بڵێن گوتمە هەرچی لەو گوندەی هەیە ئەمن بۆ 50 وەرەقەی چوومە دەرێ بەڵام بەخۆشم شەخسی خۆم نەمزانیوە ئەو عەرزەی هەبووە. ئینشاڵڵا وەڵام تەدەینەوە باوکی محەممەد. خوا حەفزانتان داتەوە. خوالت ڕازی بێ. کاک سەید عەبدوڵڵا بەڵێ فەرموو. کاکا من دوو پرسیارم هەیە. فەرموو. کاکا ئەمە میراتێکمان هەیە خانووە دوو برام مردووە. دوو برات مردووە؟ بەێ 25 ساعت هێزان 26 ساعت. بەڵێ ئەزە لزمەی فتوا دەرێ حەقیان ناکەوێ ئەوانە محکەمە آخر حەقیان لە کێ لە ماڵی کێ بکەوێت کاکە سەید عەبدوڵڵا؟ بەێ ئەم دوو برایەت حەقیان لە کێ بکەوێت؟ ئەم دوو برایەت حەقیان لە چی بکەوێ؟ لە خانی باوکم. کەواتە جەنابەت باوکت کەی مردووە جارێ؟ 2010. باوکت 2010 وفاتی کردووە. لە دوای باوکت کێ بەجێ ماوە؟ ئەمە 4 برا دوو خوشک. 4 برا دوو خوشک. بەێ ئەی دایکت؟ دایکشم لە 95 مردووە. 4 برا و دوو خوشکت بەجێ ماوە. ئەم دوو برایەت کە مردوون دوای باوکت مردوونیان پێش باوکت؟ دوو برایەکە پێش باوکم مردووە. دوو برایەکە. بەڵێ هەرچیان هەستا یەکیان هەستا حەست. ئینشاءڵڵا وەڵام تدەینەوە پرسیارەکەت ڕوونە. بەێ خوالت ڕازی. باوکی ئیلیاس لە عەربەتەوە بەڵێ فەرموو. السلام عليكم مامۆستا جان. عەلەیکم السلام ورحمة الله.
دەستخۆشی بەڕامەکەتان لەگەن دەریشەکەیت خوابتان پارێزی یا ڕەبی. مامۆستا من دوو پرسیارم بۆ عەزێر نەدەم. بەڵێ مامۆستا من باپیرم باوکی دایکم بەڵێ یەک کوڕی هەبووە کوڕەکەی کۆچی دوایی کردووە. دوو کوڕی بووە یەک کوڕی هەبووە. یەک کوڕی بووە بەڵێ بەڵێ خێزانی هەبوو یەک منداڵی هەبوو خێزانەکەیشی کردوێتەوە. بەڵێ یەک کوڕی بووە بەڵێ یەک مناڵی هەبوو مناڵەکەی کچە. بەڵێ لە کاتی میراتە ئایا ئەو مناڵە میراتی بەر ئەکەوێت؟ باپیرت مردووە لە دوای باپیرت نەنکت ماوە نەکم نەماوە نەخێر. تەنها ئەو کوڕەیە بێت ئەو کوڕە هەیە لەگەڵ چوار خوشکیش چوار کچیشی هەیە باپیرم. کەواتە کوڕێک و چوار کچی هەیە. بەڵێ 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 پرسیاری دومیشم جا ئێستا پرسیارەکەی تو ئەوەیە ئەو کوڕە میراتە بات دا مناڵی کوڕەکەی میرات ئەبات منداڵی کوڕەکە بەڵێ باوکیان ماوە باوکیان کۆچی دوایی کردووە باشیان مردووە عنی ئەکاتای خاڵە پێش باپیریان کۆچی دوایی کردووە یان دوای باپیری نانا هێشتا باپیر لە ژیانە ماوە بەڵام ئەوێ میرات تەوزیعکە ئایا ئەم مناڵی ئەو کوڕەی میراتی بەر ئەکەوێت؟ کوڕەکە وەفاتی کردووە نییە بەڵێ ئەم کوڕێک کە وەفاتی کردو پێش باپیرت وەفاتی کردووە یان دوای باپیرت؟ ئەفو مامۆستاجان باش مەبەستم ئەوەیە باپیرم هێشتا ماوە بەڵام خۆی ئەوێ میراتەکە تەوزیع ئەکات ئایا مناڵی کوڕەکەی میراتی بەر ئەکەوێت؟ ئیذەن کوڕەکە مردووە باپیری ماوە. بەڵێ مامۆستا ڕوونە ئەو کاتە بڵێ کوڕەزای هەیە لەگەڵ کچی خۆی کوڕەزا و کچی هەیە. بەڵێ بەڵێ مامۆستاجان بەڵێ کوڕەزاکانی کوڕی تایە بزان کوڕەزاکان یەک کچی هەیە جان یەک کچی ماوە یەک کچی هەیە. بەڵێ 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 ڕوونە مامۆستا پرسیارە یەک کچی ئەو کوڕی کە مردووە یەک کچی هەیە بەس بەڵێ یەک کچی هەیە ئەم کوڕی بەڵێ مامۆستاجان بەڵێ پرسیاری دووەمت مامۆستاجان عەفو ئەویش کە ئەکاتە باوکی باوکم یعنی باپیرم بەڵێ کۆچی دوایی کردووە. تۆ جارە باسی ئەوت کرد کە باپیر لە ژیانی خۆی داوێ میراتەکە بەشکات. بەڵێ بەڵێ ئەمانم باپیرێکی ترمە ئەم بەڵام ئەم کۆچی دوایی کردووە بەس باوکم ژێماوە لەگەڵ من کەم کاکاتە دایکی باوکم ئایا لەو میراتە باوکم میراتی بەر ئەکەوێت لەگەڵ دایکیە؟ ئەگەر ئەو پرسیارە دووبارە کەیتەوە بۆی باشتر لێ حاڵی بن کاکی لێ باوکی لێس باپیرم کۆچی دوایی کردووە بەڵێ باوکمی لێ جێماوە لەگەڵ من کما باوک تو نەنکتی یعنی ژنەکەی لەگەڵ کوڕێکی زەوجەوە ئیبن بەڵێ کوڕێک و کچێکی بەجێماوە نییە؟ نەنە خێزانی لەگەڵ یەک کوڕیەیە کە باوکی ئەمەکات. بەڵێ 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 خێزانی و یەک کوڕ بەڵێ مامۆستاجان باپیرم بۆچی دوایی کردووە شەهیدە عنی معاشی شەهیدانە هەیە ئایا ئەو معاشە توزيع كده بس دايك يكرك عشان نبي أورم كل ما يصير أواعي إن شاء الله إن شاء الله إن شاء الله. بس أخوش ببور شاكم على الجدان. خالد رازي بيا أخو. بس أخوش. باوكي محمد بلا فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. لا مستوى بسيارك. فرمو. لا مستوى عادة الزراعي بالتمويلات. بلى. عادك كس بفرش كركان بشان لكني أنا كركان بشان لكده خشكاني ميلاتي درجة عادي. إن شاء الله والله متدينه. إن شاء الله والله متدينه باوكي محمد. ما مصيبرس. السلام عليكم. إخوة حافظ بكاك باوكي محمد سباز بو بيونديكي وبرزانو باوكي كاك محمديش. ما وصيا. فرمو قلبابتك. بسم الله الرحمن الرحيم. أم بابتوتن بويا أم نمونة بتايبتي آخر جار كباسمان كرد تمام الصامان مجار أم علم ميراثك علم نية أوني ميراث دوباره بيتو مقر نحو لها جملة فاعلها يو الله ما فعل فاعل يا مبتدا وخبره جاء أم نمونة كباسمان كرد نازمت وانا قبرين آساني كان بيخنسر شاشة وبينر وكو نمونة حل كردنا مهم معناها پیاوێک مردووە لە پاشی بەجێ ماوە ژنێک برایەکی دایکی کوڕێکی مام کچێکی کوڕ ون بوو ئەمەی کە لە لای دەسەڕاستی ئەمە حەلمان کردووە ژن بارەکەڵا بە گریمانی زیندوو ژن کە تەماشاکەم تا خوار هەموو نمونەیەکی میرات کە حەلیەکەم تەماشا بکەم ژنی تیا بوو یامێر بزانم ئەولاد هەیە ئەولاد نییە
جای ئێستا لێرە ژن هەیە بەڵام چیمان هەیەمە کچی کوڕیش هەیە وانە بەڵێ ئێستا کەوا بوو ئێمە لێرە ئەم نمونونەکە من تەماشام کردوتم لێرە کچی کوڕ هەیە کچی کوڕ حسێبی کەی بۆ کرێ حسێبکی کچی خۆی بۆ کرێت دایکەکە بۆ یەک لە سەرشمان پێداوە کە ژنی پیاوەکە ئەڵێم لەبەرەوەی کچی کوڕ هەیە برای دایکیەکە بێبەش کرا بۆ برای دایکی مردوو کوڕی هەبوو یا کچ بێبەشە کوڕی مامەکە بوو بە عەسەبە مەسەلەکەم لە 8 ئەسڵی مەسەلەکە بابەتەکە 8 ژنەکە یەکی برد لە 8 کچی کوڕەکە 4 برد کوڕی مامەکە چەندی بۆ ماوە 3 بۆ ماوە ئەمە بە گریمانی زیندوو دامنی ئاوازم لێنا بە گریمانی مردوو کێ مردووە لێرە کچی کوڕەکە مردووە دایکەکە کە کچ هەبوو یەک لەسەر 8 بە نەبوو یەک لەسەر 4 بە برا دایکیەکە پێشتر ئەم کچە بێبەشی کرد ئێستا یەک لەسەر 6 بە کوڕی مامەکە عەسەبەیە ئەم مەسەلە یەک لەسەر 4 و یەک لەسەر 6 لە هەر نمونەیەک هەبوون ئەو نمونەم لە 12ەیە 12 چەند چواری تایە 3 چەند شەشی تایە 2 ئەمە 5 کرد لە 12 5 بڕۆ 7 باقیە بۆ کوڕی مامەکەیە لە بینی 8 و 12 ژمارەیەکەیە دابەشەکە لە هەردووکیان قبولەکەن 8 چەند چواری تایە 2 خست مەسەر ئەسڵی مەسەلەی دووەم ئەمە حەزەکەم بینەر بەیانی کەسێک ئەم شریتانە بەرێ بۆ خۆی مراجعەی خۆی دائما ئەسڵی مەسەلەی یەکەم ئەو ژمارەی کە دابەشە بێتە سەریە هەڵیەگرم بم بۆ سەر ئەسڵی مەسەلەی دووەم ئەسڵی مەسەلەی دووەم 12 چەند چواری تایە 3 هێنان بۆ سەر ئەسڵی مەسەلەی یەکەم کەوا بوو بە گریمانی مردوو ئەم نمونە حەلەکە من 2 کەڕە 12 24 ئەسڵی مەسەلەکەمە 2 کەڕە 3 بۆ ژنەکە 6 کرد 2 کەڕە 2 بۆ برای دایکی 4 بوو 2 کەڕە 7 4 کرد 2 کەڕە 0 هەر 0ەکە کەوا بوو لێرە بە گریمانی مردوو ژنەکە 6 برد بە گریمانی زیندوەتی 3 بات کەوا بوو 3 واز لێهێنم بە گریمانی مردوەتی برای دایکی 4 بات بە گریمانی زیندوەتی 0 4ەکە هەمووی هەڵاگرم بە گریمانی مردوو کوڕی مام 7 ئەبات 14 ئەبات بە گریمانی زیندوەتی چەند ئەبات 9 ئەبات 14 و 9 چەندی بینە 5 بینە 5ەکە ماڵگرت ئەم ژمارانە 3 4 5 12 ئەکا کۆم کردێتەوە لە ژێرە نووسراوە 12 هەڵ ئەگرین ئێمە تا حاڵی ئەم ون بووە ئاشکرا ئەبێت کە ئاشکرا بوو ئەگەر وتمان زیندووە ئەو کاتە ئابە و شێرێتی ئەڵێم 3 بۆ ژنەکە 9 بۆ کوڕی مام 12 بۆ کچی کوڕەکە بە گریمانی مردوەکەش لە بەرچاوی بینەری بەڕێزە خۆ عافەت کە مامۆستاگیان مامۆستای بەڕێز خوازا باتۆ خۆ عافەت کە بابەتەکە دیارە ئەویست بۆیە تۆزێت وەڵاهی هەر حەزم کرد ئەمە دووبارەکەمە بۆ ڕۆژێ لە ڕۆژانە گەر ئینشاڵڵا هەندێک براوەعدیان داوە لەوە شێ بکرێ بە کتێبێ شتێک با نقصانی رازی بێ مامۆستای بەڕێز بچینە سەر بابەتێکە بابەتی منداڵ ئەگەر بمانتوانێت سێ بابەتە بە مولەخەسی تەواوکەین ئەمیان هەر زۆر کورتە و دوانیان نییە حەلوکردن بابەتی منداڵی زینا کە بەداخەوە ئەمڕۆ زۆر بووە هەموو بابەتەکان تقریبن زۆر بووە بەداخەوە منداڵی زینا ئایا ئیسلام هیچ پشتێکی بۆ داناوە منداڵە میرات لە کێبەرێ میراتی خۆی ئیسلام هیچ باسی کردووە مامۆستاگیان طبعاً ئەو بابەتە لە بەرەوەی ئێمە شەرعە دینی ئیسلامیش دینێکی کامڵە خی گەورە فەرمی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا کە دینێکی کاملیشە بۆ یخوای پەروەردگار چۆن قبول ناکە هاوار بکرێتە غەیرەخوا قبولیش ناکە یاسا غەیرەخوای گەورە لە حەڵاڵ و حرامە داینێت بۆیە هیچ شتێک نییە باسی نەکرد بێت ئەولادی زینا بەکێ ئەوتر ئەولادی زینا کە خوا پەنامامدات ڕۆژگارێک کە زینا زۆر بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵا ڕۆکاتە خەڵک تووشی نەخۆشیەکە بن پێشتر هەر نەبووە بێبەرەکەتی ڕوو ئەکاتە خەڵکی دڵتەنگی ڕوو کاتە خەڵکی خوا پەنامامدات بەکێ ئەوترێ وەلەدی زینا وەلەدی زینا بریتە لە هەموو ئەو لە دایکبوانەی کە بەبێ نیکاحی شەرعی لە دایکە بن بەڵێ بەبێ نیکاحی شەرعی با کابرا ئەڵێ چی ئەڵێ ئاخر بەتەمایە بیهێنێت ئاخر کاکە من دڵنیا بوو وعد ماداوە لە 100% ئازاد ئەکرێ پێکۆ دەرئەچن تەقلیدی بێباوەڕەکانەکەن تەقلیدی ئەم فلی مشتانە ئەکەن کە کۆمەلگا تێکەدات لەو ماوە بە ڕۆژێ پێش عەقدەکە معاشەرەی بکە بڕواتە لای دواتر بە یەک ڕۆژ دوای ئەوە عەقدەکەی بۆ بکات ئەوە بە عەقدی شەرعی نەبوو وەلەدی زینایە خوا پەنامامدا پێی دەوترێت چی ئیبن غەیر شەرعی پێی دەوتێت کۆرپەی ناشەرعی بە باوکی ئەوتێ باوکی ناشەرعی بۆ چونکە ئەولاد نەسەبی کوڕ بۆ لای باوک ثابت نابێ بە عەقدی شەرعی نەبێت
نەسەبی کوڕ ثابت نابێ بۆ لای باوک بە عەقدی شەرعی نەبێ. جا ئەمە بۆ زۆر شت بۆ ئێمە ئەمێنێتەوە. ئەو عەقدە کە بە پێی شەرعی خوای پەروەردگار بوو ئەو مناڵە ثابتە بێ، وانە بوو وەلەدەکە وەلەدی زینایە. یاسای مناڵی کەسێک دێتە دنیاوە بە زینا لە دایکی میرات دەیەکەگرن، کەوا بوو لە تەرەفی دایک و خزم و ئەقاربی دایکی بۆ دایکی بۆ خزم و ئەقاربی میراتگیریەکەن. لە تەرەفی ئەو پیاوەی کە ڕۆشتۆتە لای ئەو ئافرەتە ئەگەر بە مەجاز بڵێن باوکن کە باوک نیە پێوتێ باوکی ناشەرعی میراتگرنین لە یەک. باشە مامۆستا لەبەرەوەی دڵنیان لەم دایکێ بەڵام دڵنیانی لەو باوکەیە نەخێر، لەبەر ئەوەی ئینسان بەچی حەڵاڵ ئەبێت، بە عەقد حەڵاڵ ئەبێت، با لە سەداسە دڵنیا بێ لەو پیاوەیە بە هەموو فاسێکیش دەرکەوێت، ئینکاریشی نەکات ژنەکە و پیاوەکەش، چونکە بە ڕێگای ناشەرعی کۆبووتە لەگەڵیە، عەقدەکە وای لێ ئەکات. ئامۆسەگەن عەقدەکە وای لێ ئەکات. یعنی سە بۆ نمونە ئێڵێ پیاوێک مردووە لە پاشی بەجێما دایک کوڕێکی ناشەرعی، دایکی ئەو پیاوە لە ژیانە، ئەم پیاوە کوڕێکیشی هەیە، ئەم کوڕە بە عەقدی شەرعی نەبووە، ڕۆشتۆتە لای ئافرەتێک کە برا ڕۆشتۆ لە ئەوروپا خوا پەناودا زینا ئەکا و دوایی ئەڵێ وەڵا ئەمە مناڵی خۆمە و دڵنیام بۆ هێنێتەوە، دڵنیایە لە هی ئەمە، بەڵام بە عەقدی شەرعی نەبووە، ژنی نەبووە، خێزانی نەبووە. لە ئیسلامە مامۆستا ئەوەی بۆ ئافرەت کراوە جائز بووایە بۆ غەیرە خوا سوژدە بەرێت ئەبێ ئافرەت سوژدەی بۆ پیاوەری، چونکە ئێستا ئەوەنەی حەقە، پۆشاکی، مەلبەسی، مەئکەلی، دەوای، مەسکەنی، هەموو شتێکی ئەم ئافرەتە لەسەر ئەم پیاوەیە. دیفاعکردن لەم ئافرەتە ئەو پیاوە بکوژدە بە شەی دەژمێرێت، وەکو مەلیکەیەکە. ئێستا و ئافرەتانی کە لە ماڵ دەرەچن شەو ڕۆژ ئیشەکەن جاری وایە ناوێرن دەدەقە دوا بکەون لە ئیشەکەیان، ناوێرن ناوە دڵی مەسئولەکەیان بکەن بۆ نەختێ پارەیە. کەواتە مامۆستای بەڕێز ئەم پیاوە کە دولار و جەناب تۆ بەڕێزانی کە جوان لێمانەمان بینن کە زیناکاکە تر بۆ خۆی ڕات هیچ دنیاییان ئەگەر حەد نەبێ هیچ ئەو منداڵە حەقی بەسەریەوە نییە. ئەو مناڵەکو باسمان کە هەر پێوتێ باوکی ناشەرعی مناڵی ناشەرعی بەس حەقی بەسەر میراتیش لە یەک و ناگرن. باشە خۆ مامۆستا دایکیشی ناشەرعیە، دایکی ناشەرعیە لەبەر ئەوە ئەم مناڵە دائیمەن مەوایەکەیە لەو ئافرەتەوە هاتەتە دنیاوە. شەریعەتی ئیسلامیش لەبەر ئەوەی ئەو جاری وا هەیە بێڕەحمی ئەو پیاوە، دڕەقی ئەو پیاوە ئەڕوات و یعنی ئەو کەسێک کە فاحشە کە لە ئافرەتەکە ناپرسێت، بەس ئافرەتەکە هەر چۆنێک هەم بۆ مەوایەک هەم بۆ بەخێوکردنی مناڵی زیناش بوو مامۆستا لە ڕووی شەرعیوە، مناڵی زیناش بوو لە ڕووی شەرعیوە حەدی ئەو ئافرەتە دا ئەخرێتەوە مناڵ لە دایکە بێت، لە دایک بوو حەدی دا ئەخرێتا شیرەکەی داتی. جوانە. اینجا بۆ بگەڕێمە سەر ئەو نمونە کابوو لێرە مامۆستا خەتەری ئەوە لەوایە کە ئەم تاوانە یەکێکە لە مهلیکات دوام گوناهێکی ێژگار گەورەیە، پاشان خەڵکێک تێکەڵ بە خەڵکێکەکان لە نەسەبا یەکن نە لە خوشکە یەکن، جاری وایە میرات بە ناحەقی ئەگیرێتێ، وانێ جاری وایە خوشک و برای ئەمەکانیە تێکەڵی ئەکات، یعنی شیرازەی خێزان تێکەچێ خوای گەورە پەنامام دات. بەڵام کە بگەڕێمەوە سەر نمونەکەم، پیاوێک مردووە بەڵام دایکی لە ژیانە ئەم کەسە خوا پەنامامدا فاحشەیەکیشی کردو و ئەم مناڵەی ئێستا لە ژیانە، من خەڵکە زانەوە کە ڕۆژە ڕۆژانتیان کاکە فڵان کەس کات خۆی فاحشەیەکی کرد لەگەڵ فڵان کچەوە مناڵەکەیەتی. ئەم میراتی ئەم پیاوە مرد، میراتەکە چۆن تەوزیعەکەین؟ دایکی یەک لەسەر سێ بار بۆ لەبەر ئەولادی نییە، سەبەس ئەو مناڵە حسابی بۆ بکە دایک یەک لەسەر شەشە، یەک لەسەر ئەی باشە باقیەکەی بۆ کێ بۆ مناڵەکە بێ بەشە لەبەرەوە مناڵە پیاوە نییە، شەرع نەسەبی ناداتە پاڵ، ئەڵێ یەک لەسەر سێ فەرضەن یەک لەسەر باقیەکەی کە ئەمە سەر لە سێیە یەک دوی ئەمێنێت و ئەو دوای ڕەددەرە درێ بە دایکی مناڵەکەی لێ بێ بەشەکرێت. خۆزا بەتۆ مامۆستای بەڕێز بابەتێکی تەرەر پەیوەندی بە منداڵەوە، بابەتی منداڵی لیعان ئەو منداڵی کە لە نێوان ژن و مێردا بە حەڵاڵی بۆ بەڵام دوایی پیاوەکە ئینکاری ئەکات، ئەمە شەر حکمی ئەو مناڵی هەیە؟ خوا لەت ڕازی بێت. ئەمە دەستت خۆش بێ جەنابتەم پرسیارانە تێکەڵەکەی ئێمە لە زینایە بینی ژن و پیاوەکە عەقدی شەرعی نییە، لە لیعانە عەقدی شەرعی هەیە. بەڵێ ئەمیان عەلا فیراش الزەوجیە، پیاوێک ئینکاری مناڵێکەکە لە ژنەکەی، ئینکار ئەمە ئاەتی لەسەرە کاڵێ ئەمە هی من نییە، ئەمە هی من نییە، قورئانی لەسەرەکە فەرمێ فەشەهادەتو ئەحەدیهم 4 شەهادات بالله
إنه لمن الصادقين مردي أم آفرت شوار زسوينا خواله خواب شايت أقرم من راسكم لم سوينم خواب شايت أقريت شوار جار بينجم جار ألي من لعنتي خوام لي بيقر دروبكم بۆی پێوترێم لعان وەکو بەدوماناتۆ مانایەکی لە ڕەحمی خوا بە دووربین مانایەکی ئەبەدی حرامەکرێن لە یەک ئافرەتەکەی چوار جار سوێنە خواڵی خوا بە شایەت ئەگرمان پیاوە درۆکات ئەم شوێنەی ئافرەت چیەکات ئەگە ئەم سوێنە نەخوا حەدی زینای لێدرێ بەڵێ ئەگەر ئەم ئافرەتە کەوا بوو ئەم چوار جار سوێنە خواڵە خوا بە شایەت ئەگرم درۆکە پێنجەم جار ئەڵێت لەعنەتی خوا نافەرمێ غەضەبی خوا غضبی خوام لەسەر بێگەر پیاوەکە ڕاستکات کە ئەمە ڕوویدا لێک جا ئەکرێن و ئەبەدە ئەی چییە مناڵەکە دێ بە ئافرەتەکە ئەو کاتە نەسەبی نادرێتە پاڵ ئەم پیاوەوە ئینکاری ئەکا مناڵی خۆی بێت بەڵام چیە بێت وەکو زینا حکمەکەی ڕێک چۆن بۆ دایکەکە باسمان کرد میرات ئەگرێ لە دایکی لە کەسوکاری دایکیش میرات لەوەگرێ بە پێچوانە باوکی نە میراتی لێگرێ نە ئەوە میرات مامۆسای بەڕێز من بابەتێکی ترە پەیوەندی بە منداڵەوە هەیە پێم خۆش ئاخر بابەت بێ تا بچینە سەر پرسیارەکان من پەلەت لێ ناکەم بەس خەڵکی بە کورتیوەڵ ئەوڵا لە بەرەوەی کات کەم ماوە ئەوانەی پشتامێ دوای عقوبەیاندا خوارێت ڕازی بکە ئەوان عقوبانەدەن مامۆسای بەڕێز منداڵی دۆزراوە منداڵێک لە بەردەم خەسخانەیەکان لە بازارێکدا لەسەر زەبڵدانێ دوو لە ڕوو جەنابتان ئەدۆزرێتەوە ئەم منداڵە من هەڵێگرم ئەی بە مۆجەنابەت خوشکێکی بەڕێز هەڵێگرێتەوە لە ڕووی میراتۆ منداڵە ئەم منداڵە هیچی ئەو ماڵە نییە کابرا ئەتوانێت بە وەسیە شتی بداتی بە وەسیەت ئەتوانێ پێش مردنیش ئەتوانێت بە هیبا چی ئەداتی بیداتی وەکو میرات وەکو میراتی نەسەبی ناگڕێتەوە بۆ ماڵ ئەیە منداڵە ئەگەر دوایی گەورە بوو بمرێ میراتی منداڵە کێ بە میراتی ئەم منداڵە خوای گەورە لێت ڕازی بوو ئەو کاتەوە میراتە ئەگەر وەکو وەلایەک بۆ ئەم پیاوە کە چاکەی لەگەڵا کردووە نەک وەکو باوک دوو ئەگەر بۆ ئەم پیاوە مرد و میراتگری نەبوو لە خێری مسلمانانە سەرفەکەی ئەگەر بەیتولمان نەبوو خۆزەوەتە مامۆسای بەڕێز بچینە سەر پرسیاری ئەو بەڕێزانە باوکی زانا پرسیارێکی کرد ئەگەر جەنابەت وەڵامی بدەیتەوە سپاس دەکەین پرسیارەکەشی بکە خێزاری نەخۆشە لە نەخۆشخانەی هیوا خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی شیفای ئەو بەڕێزە و هەموو بەڕێزانە بات کە لە نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەکانی ترن باسێوە کرد کە کۆمپانیایەک بڕیاری داوەندێ پارەیان باتێ خوشکی خێزانەکەی چوە پارەکەی یە ناوەزە نیوەی پارەکەی بۆ خۆی داگیر کردووە ئایا نیوەی ئەم پارێک بۆ حەڵاڵە پێ حەڵاڵە ئەمە وەڵامەکە لای خۆیان ڕوونە بەڵام حەزی کردووە لێرە بەڵکوم ئەمە خوا یعنی ئەم پارە بۆ ئەم نەخۆشە هاتووە ئەگەر بۆ ئەم نەخۆشش نەبێ ئەم پارە ساحێبێکیە شوێنێکیەیە ئەم ئافرەتە تەنها ڕۆشتۆ پارەکە بێنێت ئەبێ لەو شوێنە سەرف کرێت کە وەقف کراوەی کاو بوو بە هیچ شێوەیە ڕەوانی ئەبی بە یا ئەبێ ئەم نەخۆشە زیاد بوو لێی ئێگەڕێنەوە بۆ شوێنەکەی خۆڵێ خوا لێتان ڕازی بێت یا ئەوە تانێ بۆ نەخۆشەکە سەرفەکرێ یا ئەگەر زیاد بوو خۆی باتەوە بۆ شوێنەکەی خۆی خوازەوەتەوە ئەمە مۆسای بەڕێزە باوکی محەممەد پرسیارەوە کرد کە چوار خوشکن لەگەڵ چوار برایە باوکیان وەفاتی کردووە کە وەفاتی کردووە ئەرزیان بووە لە لادێ سێ ئەرزیان بووە لە لادێ لەگەڵ دیارە خانوویشیان بووە ئیتیفاقیان کردو لەگەڵ ئەم باوکی محەممەدەیە براکانی وتوانە بڕێکەوتون بە 50 گەڵا ئەم دەرچێت لەم میراتە لەمەی کە هەیەە لەم ئەرزوشتە بە 50 گەڵانەی دەرچێت لەم سێ ئەرزە لەم خانووە دوای مودەیەک بۆیان دەرکەوتووە کە پارچە ئەرزێکی تریشی هەیە ئایا ئێستا لەم پارچە ئەرزەی تر کە تازە کەشف بووە ئەم پیاوە بەش ئەبات هیچ علاقەی بۆ ئیتفاقی پێشوە نییە ئەگەر هەڵەت یەگەشتنێک بوو بێت بەس مۆتانێکەوە بوو ئەمە ئەگەڕێتەوە بۆ صاحێبە ئەسڵەکەی خۆی میرادەکانی ئەسڵی خۆی ئەو پارە لەسەر چی ئیتیفاق بوو لەسەر ئەوە بووە نەیوتە لەسەر هەر مڵکیەک هەد بوو دواتری ئەگەر وا بوو بێ هەڵەت تێگەشتنەکە لەوەیە بوو بێ ئەوان سوێن بخۆن بڵێن کاکە تۆ وتوتە لەسەر مڵکی باوکم هەمووی ئەمانش بڵێن نەکاکە من کاتە بزانم کامیان ئیدعا ئەکەن ئەبێ شاهد بێنن ئەوکان ئەگەر شاهدیان نەیەنا ئەوکان سوێنە خۆن ئەوانەیە چونکە ئەبێ لایەش کات لایەکات البينة على المدعي أو كسيك الله ويا من شكاتكم لكاك جيان تو شاهدة كانت بينها أم شاهدتنا أنا مقابلك السوينا خالي وأنا أبوه خالت راسي ما وسكاك سيد عبد الله برسياري ويكر كباوكي وفاتي كردو خاي يقول لباوكي خوش بيت ولبيش باوكي دا دو برايتري وفاتي كردوها ديارة شوار برايتري هي لقل دو خوشكا استا أم دو برايك لبيش باوكي وفاتيان كردوها ميراتي باوكي أنا بن معلومة باوكي میراتگیری ئەوان بووە
نەوەڵا مەگەر وەسیەتی کردی بێ بۆ ئەولادەکان و وەسیەت ئەویش لە یەک لەسەر سێ زیاتر نەبێت ئەگەر وەسیەتی نەکرد بێت بۆ ئەولادیان مەبەست مەگیرە خۆیان میراثگرنی نەخێر هیچ چونکە ئەگەر کەسێ لە پێشا بمرێت دەرزی پێشوش باسمان کرد بەرنامەی پێشوش ئەوە بوو وتمان ئەگەر دوو کەس بە 10 دقەیەکێک لە پێشەوە کە بمرێت ئەوەی دووەم جار مردووە میراثگرە بێ لەو ئەمان پێش باوکیان مردوون باوکیان ئەبێ بە میراثگر لە ماڵی ئەوان نەک ئەوان لەی ماڵی باوکیان خۆرت ڕازی بێ مامۆستا باوکی کاک ئیلیاس پرسیارێ کرد کە باپیری لە باوکەوە لە باپیری لە دایکەوە وفاتی کردووە یەک کوڕێکی بووە لەگەڵ 4 کچە ئێستا کوڕەزاکە ئەگەر کچ بێ میرات لەو باپیرانە بن من بۆیە پرسیارم کرد وتم ئایا کوڕە یا کچ طبعا وتی باپیر لە ژیاندایە مردووە لە ژیانە لە ژیاندایە کە لە ژیانە بوو جارێکان نابێ بڵێ من میرات تەوزیعەکەم چونکە احتیمال ئەو هەر بمێنێتەوەمان هەمویان ببن خۆ هەمویان لە خێرە تەمە درێژ کات وایە بەڵام بۆ ئەو کاتە توانێت خۆی تەوزیعەکات بە ڕیضای ئەو خەڵکە خۆی بە عەدل تەوزیعیکە ئەوە بابەتێکی تر ئەمما ئەگەر باس لە مردنی بکەین چونکە 4 کچی هەیە کچی کوڕەکە میراثگر نییە ئەگەر یەک کچی بواە کوڕەزاکان کە کچن تەکمیلەیان ئەبل ئەو یەک لەسەر دووی ئەبرد باقیەکەی ئەماوە بۆ ئەم ڕوونە مامۆستاگیان بەس ئێستا چونکە زیادە لە یەک ئەمە بێبەشەکەن کچەکە ئەگەر کوڕ بواە بە عەسەبە ئەیبرد کوڕ و کچیش وایە ئەمانوت ئەویان دوو لە سەرسی ئەبن بۆ خۆیان باقیەکەی بۆ ئەم کوڕەزانە کە کوڕ و کچن للذەکەری مثل حظ الأنثيين بەس کە کچە بە تەنها بەشیان نامێنێتەوە چونکە ئەو 4 کچیەیە دوو لە سەرسیەکەی ئەبن خەزاوەتەوە مامۆستا هەر باوکی ئیلیاس پرسیاری باپیرێکی تری کردەوە باپیری دایکی بوو پرسیارێکی باپیری باوکیشی کرد باپیری لە باوکیەوە پرسیاری کە مردووە خێزانی بەجێماوە خێزانی بەجێماوە لەگەڵ یەک کوڕە ئێستا مەعاشی شەیدانیانێ و مەعاشە چۆن دابشکن لە بین خۆیان ئەو مەعاش ئەگەر کوڕەکە مناڵ بێت ئەوەی کە مناگام لێبێ داتە دایک و مناڵەکەش کوڕەکە گەورە بێ و باڵغ بێ و ژن بێنێت کورت هەڵهێنن بۆ ژنەکەی کە خۆی پێبەژێنی کە ئەوە تەجروبەی شوێنی کەمانەی ئاگامان لێ ئاوا وردە مناڵەکان گەورە ئەبن بە مەعاشخۆریان جیا ئەبن و ژن هێرن ئەو مەعاشە دائیرەوە بازنەکە کە لە دوای مردنی ناتی میراث نییە ئەیدا بەکێ بۆ ئەوەیە ئێستا ئەڵێ وەک بەشی کەن بە یەکسان یا ئەڵێ بۆ دایکەکە بەتەن یا ئەڵێ بە کوڕەکەی ئەوە خوازاوەتەوە ئینشاءڵڵا لە بەرنامەیەکی تایبەتیشە خوای تەعالا تەمەنبات ئینشاءڵڵا لە خزمەتە باسی زەوی زراعی بەتەفاصیل ڕەمەزان باسی ئەرزی زراعی بەدرێژی ئینشاءڵڵا لە شەرع و لە قانونە ئاماژەی پێکەین کۆتا پەیوەندی باوکی محەممەد و مامۆستای بەڕێز پرسیاری زەوی زراعی کردکە پرسیاری زەوی زراعی کرد چی پرسیارەکە باسی پرسیارەکە من باسی کەسی نەکرد بەس پرسیارەکە زەوی زراعی چۆن دابەشەکرێت زەوی زراعی لە عهدی ئیمامی عومەر پێوتێ سەوات دواتر لە زەمەنی عوتمانی پێوترا ئەمیری ئەو ئەمیریە تا ئێستا لە قانونی عێراقشە پێوتێ ئەمیری ئەم زەوی زراعیە لە بینی عولەما لەبەرەوەی ئومورێکی ئیجتیهادیە لە عهدی خۆیان خەراجیان خستووەتە سەری ئێستا پێوتێ ئوجرە ئەو خەراجە بۆ ئەوە بووە ئەم زەویە بزانی هی تۆ نییە هینا بۆ مانگانە معاشێکی لێسێنێت کە هی ئەویش نەبوو ئەو دەوڵەتە چۆن ئەیدا بە کێ بۆ ئەوەیە ئەگەر دەوڵەت تەواو عیلاقەی پێوە نەبوو منفعەکەی دێت چونکە ئەم زەوی ئێستا هەردێک هەمومان لە کوردستان هەندێک زەوی زراعیمانەیە ئایا ئەتوانم بڵێم کاکە حکوومەت من ئەم زەویە بەرپرسم لێ عەرزێکە تۆی خۆتە تاپۆیە ئەڵێ کاکە من لە حکوومەت و لە خەڵکیش من بەرپرسم بەسەم عەرزە تۆ ناتوانانی خەڵک بیفرۆشێ ئەڵێ کاکە لە خەڵک بەرپرسم بەرامبەر خەڵکی بەڵام حکوومەت دێت بەرێتەوە مەعەقدە کەوا بووی تۆ نییە تەریکە نییە کە تەریکە نەبوو منفعەکەی سوودەکەی ئەمێنێتەوە ئەو ئەولادانە لە بینی خۆیانە ئافرەتەکانی لێ بێ بەش مەکەن ئەگەر ئەیانەوێت لێی بێ بەشیکەن با بڕۆن پرسیار بکەن لە دەسەڵات بزانم ئەم عەرزە چۆن تەوزیعەکە خوازاوەتە مامۆستا حەزم کرد با کورتی وەڵامێکی باوکی کاک محەممەد بێت تۆش پەیوەندی کرد نە لە بەرنامەیەکی ئینشاءڵڵا تۆڵانیدا ئینشاءڵڵا باسیەکەین مامۆستای بەڕێز و خۆشەویست حتى مامۆستا ئەگەر بە کورتی بڵم لا ئیمامی ئەبوو حەنیفە فەرمی وەکو میرات تەوزیع کرێت لا ئیمامی شافعی فەرمی نەخێر میرات نییە نایشتوانی بیفرۆشیت کە مستەفا زەڵمیشە ڕێیکی وای هەیە خوا عەفوت کە مامۆستای بەڕێز خوای گەورە پاداشت باتەوە خوالت ڕازی بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست سوپاسدانەکەین بۆ دانیشتن بە دیار بەرنامەکەمانەوە تا ئێستا میوانی ماڵەکانتان بووین و ئێوەش بەباشی گوێتان لە جەنابی مامۆستا لێرگردووە بۆ ئامۆژگاریە گرنگانەی لە باسی میراتدا پێشکەشی هەموو لایەکمانی کردووە خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەکتان باتەوە
تا بەرنامەیەکی تر بە خزمەتتان نەگەینەوە بۆ باسکردنی بابەتێکی نوێ و بابەتێکی تازە لە بابەتی میرات بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشەوە بە خێراتنی میوانی هەمیشەی بەرنامە جەنابی مامۆستا دێرگەرمیانەکەین خۆی تەعالا پاداشتی لە دنیا و قیامەتە باتەوە تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. خالد رازي